بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامی لە سەر بەرنامەکەمان کاک سەرۆر دێمەوە لای تۆ لە بەشی پێشووی بەرنمەکەی ئاماژت بەوە کرد کە دروستبوونی ئەم ئۆپەراسیۆنە نادەستوریە مالێکی ئەڵێت دەستوریە و بۆ دژایەتی هیچ نەتەوە و پارێزگایەک دروست نەبووە کەواتە ترسی کورد لە چییە؟ بەڵێ هەر یەکە تعبیر لە ڕای خۆیەکە ئێمەی کورد وەکو ئاماژەم پێدا جارێ وەکو کاک فەرهاد ڕوونی کردەوە لە دەستورە تیان نییە بڵێ فەیلەقیان قیادەی عملیات دروست ناکرێت ئیلا لە ڕێگەی پەرلەمانەوە بێت بەدەق نهاتووە بڵێ هەسیاکەل مادەی نۆ لە دەستورە باسی سوپاکە ئەڵێ سوپکە لە هەموو پێکاتەکان دروزە بێ سوپا هیچ پەیوەندی بە تەداولی سڵتەوە نابێ سوپا هیچ تەدەخلی سیاست ناکە سوپا نابێ بە سوپا پۆلیسەکەی جارانی سەدام سوپا بۆ بەختەوەری و بەختیاری ئەو ملەتە ئەبێ و بۆ بەرگری لە دەستکەوتەکانی و بەرژەوەندیەکەی لەبەرەوە ئێمە هەتاکو ئەم دەستورە وەکو چەترێ بەسەرمان بە خۆمان بەجاری ماتیا کردووە بەڕای من هەتا دەستور پابند بین پێوەی باسەن حکوومەتی ناوەندی ئێمە ترسمانێت لە هیچ نەتەسیحی جێیشەوە لە ئەم ئۆپراسیۆنە بەڵام مەرامی سیاسی ئیستا هەستیاری ناوچەی کەرکووک و هەتا ئیساوە چەند ساڵ لە مادەی 140 چارەسەر نەکراوە هەتا ئیسا تەپیع نەبوو هەتا ئیسا با بڵین انتخاباتیوانەوە هەڵبژاردن نەبووە ئیسیفتان نەبووە لەبەر ئەمە هەتا ئیسا کێشەکان بە هەڵواساویەوە کاک سەرۆر کاک فەرهاد لە قسەکانی ئاماژەی بەوە کرد وتی گەر کورد بیەوێت پەیوەندی بە سوپای عێراقەوە بکات ئەوە حکوومەتی بەغدا غەدری لێ ناکات من هەر پێشەوەی ئەو سوال تۆ سوالی یەکەمتم بۆ تەواو نەکردی لەبەرەوە بەڵام ئێمەی کورد لەبەر سەبابانێ ئەو بارودۆخە هەسیار و ئەو دوارودۆخە ناخۆشان و تاڵانە دیومانە ئیسا ئێمە سڵەکەینەوە لەم قیادەیە بۆچی بێ چونکە ئەمە حەقی خۆیەتی سەیتەرەدانی کاکسەرۆ سڵکردنەوە شتێکە ترس و حەزەری منطقی شتێکی ترە منطقەکە ئێمە مەسەلە فەنیەکەی ئەمە شێکەوە دەسوور مەعی نەکردووە قیادەی سامالیچیە توانە بڵێ من دەسوور ڕێگە لێ نەگرت و من ئەم قیادەی دروست سبەینە قیادەی کە لە شوێنێک کە لە کوردستان یا لە عەرەبستان یا لە وەسەد لە هەر شوێنێ دروستکەم بەڵام هەسیاری ناوچەکەوت لێسەنگدنەوەی ئەو متمانەی درابوو بە مەچزی محافظەی کەرکووک و محافظی کەرکووک کەوا ئەو سەرکردایەتی قواتی شۆرتەیە کرد کە لیوا جامێ تاهیرە و هەروەها ئاسایشی هەردوولاکە لەوەیە و هەروەها ئیستیخبارات کە لەوێ بۆ پێویستی بەوە هەبوو ئیستیخباراتی عادی مدیری ئیستیخباراتی بەغا و هەروەها ئەمنی وەتەنی کە لەوێ ئەمە حاڵەتێکی دروست کردەوە بۆ هێنانە خوارەوەی ئەو دەسەڵاتی کەوا مەجلیسی محافظە هەیەتی بەڵێ ئەمە بیری لێ بکەینەوە ئەمە خۆی خۆی هەیە لە سەبارەت بە پرسیارەکەم بەڵێ ئەمە جوادانەوە ئەو پرسیاری دوو هەمە بەڵێ من لەگەڵ ئەوەیان کەوا کاک فەرهادوتی هەتا ئیسا ئێمە ئەبێ ڕێژەمان لە سا حەبەکە بێ لە سا بزبێ لە جێشی عێراقا لە جێشی عێراقا ئیسا ئێمە ڕێژەکەمان لە سا حوتیش کەمترە ئەوەی زۆر هەب لەوەینە بۆچی ئەوەی هەتا ئیسا کە ئێمە گلەیمان هەیە ئێمە کە بووین بە ئەفسەر لە جێشی عێراقیە تەخەڕوجمان کرد یەکسەر لەسەر شاخەکە دانراین و براین بۆ بەسڕەوە نەمان و نابێ توانمانزانی ئەو نەریتی سوپایە ئەوە بۆ جوندی کە ئەوسا زۆرە ملیە بوو جوندی خەڵقی سیەمانی و ئەمانە زۆربیان بۆ بەسەر و ئەمارە و دائەنرێن ئیسا تەتەوع خۆبەخشە بەڵام خۆبەخشەکە ئەبێ ئەو وعیەی هەبێ ئەبێ ئەم ڕۆڵێکی هەبێ لە سوپای عێراق ڕئیس ئەرکانی جێشی کە کووردە زۆر قادی قوتەکانمان هەیە کوردن و زۆر ئەفسەرمان هەیە ئیسا لە بەغا ئەبێ با لەگەڵ ئەمانە هەمهەنگی بکەن یان ئەگەر برێتە بەسە بۆچی بڵێن ئێمە بەژانی لەمە قەراراتی عێراق ئێمە هیچ هەمە دەست نییە لەبەرەوە بوونمان نییە لەبەر ئەمە ئیسا ئێمە لە هەوڵیان هەبێ من پێش پەترەیەک لەسەر متاڵعەیەک بۆ جەنابی سەرۆکۆمار مامجەلال نووسیم و لەگەڵ خۆیان قسەم کرد وتم ئەمانوێت چەند زابطێ بێنوتی فەرم و دەست پێ بکەتەوە معلومات وەرگرە و بیان هێنا فعلا توانی 56 زابط لە لیوا و هەتا ملازم کۆ بکەمەوە قسمێکیان هاتنە ماڵەوە کتابمان کرد بۆ قیادەی عام و من ئەوە ژەڵێم جەنابی مالکی یەکسەر موافقەت کرد کە کتابەکە لە ئێمە بوو ئیساسیان بە جۆرەی شروط ناکراون بۆ بەغا ئەمە یعنی مەرحەلەیەکە مەراحلی کە ڕقەمناغەکانی کە با ئەمانەی کە لە بەسڕە بێ با لە عەمارە بێ با لە ناو بەغایە بێ ئەبێ ویستێکیان بڵین ڕەغبەتێ دروستکەن لە خۆیانەوە کەوا بێن ئەو کەلێنانە لە سوپای عێراقا هەیە پڕی بکەنەوە بەڵێ کاک فەرهاد وەکو ڕاوێژکارێکی ئاسایشی نیشتیمانی تا چەند ڕاو بۆ چوونەکان و تێبینیەکانی تۆ بە هەند وەرگیراوە سەبارەت بە ڕێژەی کورد لە سوپای عێراقدا بۆەوەی ئەم ڕێژەیە زیاد بکرێت چونکە کاک فەرهاد لە قسەکانی ئەوتی گەر کورد بیەوێت بەغدا لاری نییە بەڵێ منیش ئەڵێم خۆمانی یەکەم جار لە جەنابی مامجەلالەوە و هەروەها لە هەموو بەرپرسە کوردانەکانەوە لە پەرلەمانتارە کوردەکانەوە لە هەموو توێژەکان و لە هەموو کتلەکان کورد بە یەک دەنگ ئێمەمانەوێ چۆن مەسئول زیا ئەبێ لەوێ
ئەوەی کەوا زیاتر کاریگەریە بێ لە جێشە سەربازە زابە سەفا و هەروە ئەفسەری پسکۆلەیە ئەمانە هەبن لەبەرەوە ئێمە هەموو قسە کراوە لەسەری وەڕەغبەتی جەنابی سەرۆک کۆمارە وەڕەغبەتی جێگری سەرۆک وەزیرانە کەیسا کاگوتەوە وەڕەغبەتی سەرۆک ئەرکانی جێیشە سوپاسالاری کووردە و هەموو ئەمانە ئێمە پێمان خۆشە کە ئەمانەی خۆمان بێن و ڕۆڵی باڵا ببین. ئەم ڕەغبەتە خراوەتە بواری عملی و جێبەجێکردن و کرداریەوە بەڵێ کراوە یعنی بۆچی ڕێژەکە هێشتا ڕێژەکە لە سێ لە جوابمان یا حوت لە بەڵێ ئەبێ ئێمە ڕێگای بکەینەوە تەسیلش بکەین ئەو زابطەیەوێ جێ باشی هەبێت. زۆر جار لە لێدوانی من لێدوانی جیاوازم لە هی بەرپرسە کوردەکان چه حزبی بن چ لە حکوومەت یاریێمی کوردستان دابن بۆ نمونە هەر لە بریکاری وەزارەتەوە تا لێدوانی ئەوانی خوارەوەش دەڵێن ئێمە لە حکوومەتەکەی مالیکی قبول ناکەین قبوڵی ناکەین فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیژلە وا بکات ئەگەر پاشەکشە نەکەن ئەگەر بۆ نمونە وەڵامیان نەبێت بۆ داواکاریەکانی کورد ئەوە ئێمە وەڵاممان دەبێت و زۆر جات هەڕەشەش لە قسەکانیانە بەدی دەکرێت پرسیارەکە ئەوەیە پێشمەرگە لە ئێستادا ئەتوانێت شەڕی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە بکات و ئەگەر شەڕ بکات زیانی زۆرترە یاخود قازانج بەڕاستی ئەمە شەموو ئەگەڕێتەوە بۆ ئیتفاقاتی سیاسی ئێمە لە لای خۆمانەوە بە هیچ شێوە ئەو وشەیەکەیەت و ئەو ڕسەیە ئەگەری شەڕەکە بە دوورە زانین ئەوە وەختی ئەوەمان کەواتە لێدوانی ئەوانەی بەڵێ لێدوانەڵێن طبعا ئەوەی کەوا باشتر لەگەڵ شوێنەکەیە بەڵام ئێمە ئەبێ زیاتر طبعا مالێکی هەڵی کرد تەنانەت باس لەوە کرێت کە هێزیش جوڵێنراوە بۆ کردن نه ئەمە نییە هەر ئەو سێ فێرقەیە کە باسمان کرد لە شوێنی خۆیان و سێ کەتیبەی دەبابات هاتووە هەر خۆی کە لە نظامی معرەکەی لیواکانە ئێستا جاران هەموو لیوایەکی ئالی کەتیبەی دەبابات بڵێن لیوە ئالیەکان فەوجێکی کەتیبەی دەبابات بوو دوو فەوجی ئالی بوو ئێستا ئەم ئیمکانێتە لە عێراق نییە چکە تا ئێستا ئەو سیلاحانەی کەوا گرێبەسی لەسەر نەگەیشتون جارێ عێراق لە مرحلە و لە قۆناغی دروستبوونەوەیە زۆرە خایانەیە ئەمەی کە ئیسا بازەکرێت لە فڕۆکەی F16 و هەژدە و دەباباتی ئەبرامز و دەباباتی هەفتاودوو بەڵێ من لیستی و شتانم لایەک بڵێ هەر لە فڕۆکە لە جۆری F16 هلیکۆپتەری جۆری ئارمد بێڵ فڕۆکەی جۆری T6 تێکسان ATB کینەر ینی زۆر زۆری تایە لە حتا تفەنگەکانی کلاشینکۆفی ڕووسی ساکرا بە M4 و M16 کە بەدە جوندی عێراقیەوەیە کۆنەکانی کە ماونەتەوە حتا بابن عێراق خۆی دەوڵەمەند بوو بەڕاستی منەوەی بڵێم عێراق لە دروستبوونیەوە لە 1920ەوە لە 1932 دوای ئیسقلالی عێراق لە ئینتیداوی بەریتانی 5 فەرقەی هەبوو 3 فەرقەی سواری 2 فەرقەی عێراق گەورە بووە یاخود بچوو بووە لە بچووکەوە بۆ گەورە چووە یا لە گەورەوە بۆ بچووکە ئینگلیز لە کاتی خۆیان لە وەختی خۆی کەما بوو طبعا ئێمە عقیدەی عسکەریەکەی عێراقیە تاکو 2023 عقیدەیەکی ئینگلیزیە 82 ساڵ ئینگلیز و وەسایای ئینگلیز ئەو میراتەی کە بەجێی هەچ حکمی لە عێراقا کرد تاکو 2023 ئێستا لە باتی بریتیە و ئەمریکا هاتووە لەبەر ئەمە ئەو عێراقا ئەو جێشە کە دروست بووە کە یەکەم پیاناسەی نیشتیمانی یەکەمی عێراق بووە بۆ چوونی ئێمە جیایە من لە زۆر مقابلاتە باسمان کردو ڕەنگە ڕۆشنبیر و شاعیرەکان و سیاسەتمەداری کورد ڕێکانە بێ لە جێش کە ئێمە حتا احتیفال نابێت پێ حەقێتی احتیوالی شەشی کانون نابێت بکەین لەبەرەوە ئەم جێشە مایەی نەهامەتی بۆ کورد ئەمە بەڵام ئێمە ئیساڵێن ئەم جێشەی جێشەکەی جاران نییە ئەم جێشەی ئێمە پشکمانەیە حتا گەرکەم بێ ئەم جێشە جەنابی سەرۆک کۆمار جێگری سەرۆک وەزیران لە بەغا وەزیرەکان ئەندامانی پەرلەمان کە ئەبێ هەموو شتێک لەلایەن ئەمانەوە دەرچێ باوەڕ ناکەم ڕێ بەوە بنکەوە حەوەحتەیەک دروست ببێ یان ئەم جێشە ڕێگەی پێ بێت بەڵامەوە تا دروست بوو ئۆپراسیۆن دیژلەکەن لەوانەیە لە کورد بات ئەوە ئەندامی پەرلەمان لێرە حوزوریان هەیە بە گوێرەی قانون و بە گوێرەی دەستور ئەگەر پەرلەمان قەرار نەدرێ زمانی سەدام و پێ سەدام نییە جەنگ ڕوودانی جەنگە بێ قەراری پەرلەمان بێت کاک سەروەر گەر وەڵامی ئەم پرسیارەشم بێتەوە بە ئیفتیرازی و بە گریمانەیە قسە بکەین بەڵێ گەر پێشمەرگە لەگەڵ فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە شەڕ بکات قازانجی زۆر دەبێت یاخود زیان زۆر بە کورتی وەڵام بە کورتی لە هیچ حربێکە ئێمە ناڵێ قازانجە بێت کاک دەریمان دێمە لای تۆ زۆر جار نووسەران و چاودێران و ڕۆشنبیران ڕخنەیە واگرن دەڵێن کامە قسەی ناو عامی خەڵکیشە ئەڵێن هێزی پێشمەرگەی ئێستا هێزی پێشمەرگەکەی جاران نییە کە بە دڵ و بە مەبدەئەوە شەڕیانە کرد لە خلالی ئەم 20 ساڵە زۆر بە سەریحی پێت بڵێم ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کارێکی وایان کردووە کە پێشمەرگە ئینتیمای نەماوە کامە قسەی من نییە بۆیە ناتوانێت بە ڕۆحەکەی جارانەوە شەڕ بکات
قسەی تۆ چیە لەسەر بەڵێ من بەڕاستی تەیدی ئەو قسەیە دەکەم بەڵام نەک 100% ئینتیمات تەواو لاواز بووە لە ئاستێکی زۆر خراپدایە بەڵامەکو ماوە خەڵکی دڵسۆز و نیشتمان پەروەر تەجاوز ئەکا لەسەر ڕووداوەکانی کات ڕۆژ شەخص مەسئولێک حزبێک لە ڕۆنەتەوەیەکەوە جۆش و خرۆشێکی نیشتمانی و دڵسۆزی تێدایە ناڕۆخەیە ئەوانە ماون بەڵام لە ڕاستیدا ئینتیما لە ناو هێزی پێشمەرگە و لە هەموو گەلەکەمان بڵێن کە ئەوان بەشێکن لە ئەو میلەتە و ڕۆڵی ئەو میلەتن زۆر لاواز بووە هۆکارەکەش دیارە بۆ چییە هەموو گەندەڵەیە ئەو هەموو نەعەدالەتیەیە ئەو دوو ئیدارەیە دابشکردنی هەموو شتێکە بە دووکەرتی لە نێوان دوو حزبی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان پاشان بە حزبیکردنی هەموو دەستگاکانە ئێستا باس لەوە دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان یەکی گرتوێتەوە باس لەوە دەکرێت ئاساییش پێشمەرگە وەزارەتی ناوخۆ بە 45 ڕۆژ یەکی گرتەوە ئەوانە بە کونفەیەکوونێک کامیە گرتنەوە کاکە یادگار شارەوانیشێکی نەگرتوێتەوە سەحەشێکی نەگرتوێتەوە زەراعیشێکی نەگرتوێتەوە نەک هێزەکان بەڵگەشت بۆ ئەوە تاوەکو ئێستا نەقلبوونی فەرمانبەرانیش بە ئەستەمە لەیرەوە بچێتە هەولێر 1000 مامۆستا نەقلبوونەتە سنووری هەولێر لەو ماوەیە ئەو کاتێک کە فەرمانبەران موچەکانیان غەدرێکیان سەر هەبوو لە سلێمانی بۆیان گەڕانەوە هەولێر بۆی نەدەگەڕانەوە 1000 کەسەکەیان و لەبێت لە بودجەی یەکەتی نیشتمانی کوردستان و سنووری سلێمانی بەتام گەڕێتەوە لەوێ دەوامەکەن لێ ماونەتەوە تا لەم ئەخیرا پەرلەمان تەداخلی کرد و لە بودجەی سلێمانیش بۆیان گەڕانەوە بەڕێزم ئێمە باس لە ئەنجامەکەین باس لە هۆکارەکان ناکەین کاک فەرهاد باسی حەجممانێ کرد کە ئێمە بزانین حەجمی خۆمان چەنە لە عێراق و بەو شێوە قسە بکەین بەڵێ وتیشی کە کورد بڕاتە پێشەوە ئەوە بەغدا لاری نییە ئێمە حەجممان قسەی تۆ چیە لەسەر حەجمی ئێمە لە ڕووی نەتەوەییەوەیە لە ئەستحقاقی نەتەوەییە ئەگەر بە عەدەد بێ حاکم دەزانێت 57 ئەندام پەرلەمانمان هەیە هیچمان بۆ یەک لای ناکردەوە تەنانەت بەس عێراقی 91 کورسی هەیە یاسا 89 کورسی هەیە سەدرریەکان چلیان هەیە یعنی بە هەر حاڵ ئەگەر بەوە بێ بەڵام ئێمە تەوافق هەیە ئەبێ ئەو تەوافقە سیاسیە تەوافقی نەتەوەیی بێ ئەگینا ئێمە لە ڕاستیە لە عێراق هیچمان بۆ ناکرێت ئەگەر چاوەڕێی حەجمی حەقیقی دیموکراتی خۆمان و عەدەد بکەین ئەمە مۆزوعێکی تر لە خاڵێکی ترا کە کورد ئامادە نییە بچێتە ناو ئەو هێزانە بەڵێ من تەئیدی ئەەکەم ئەمە ڕاستە کورد ئامادە نییە بچێتە ناو ئەمە ئەنجامە هۆکار چییە من بۆ خۆم لە کاتێکا لە کاتی سقوتە پاش ئەوەی کە وەزارەت تەشکیل بوو لە 2004 من چوومە بەغدا چوومە وەزارەتی دیفاع چوومە وەزارەتی ناوخۆش لە ڕاستیدا کە چوومە وەزارەتی ناوخۆ وام ئەزانی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە لە 160 زیاتری ئەفسەر و کارمەند و ئیدارە و بەڕێوەبردن و قیادەکانی کورد بوون عەرەب لە 140 نەبوو بە هەموو پێکاتەکانی ترەوە پاش ئەنجێمە چوونە لای جێگری وەزیر دوو جێگر وەزیرمان هەبوو وازم بۆ کاروباری میرە و ئیدارە بوو بەڵێ چوینە ئەوێ تەماشامان کرد دار و بەردی دنیا ئەکا بەستەری خۆیان کە نە قیادەی کوردی نە کەس تەوجیهێکی لێ نە ئاگای لە هیچێ نە کەس دەزانێت لێکشێ بە تەکسی بە بەرچاوی خۆمانەوە دەرچوو ئەمانە بۆ وتیکا کە هیچ کەس بەس فڕیان وای کردووە خۆ دوتت ئەمە هۆکار نییە ئەمە دەرەنجامە ئەمە ئەنجامە کێ هۆکارەکە من دێمە سەر هۆکارەکە زۆر بە کوتی چووکە کاتی پرسیاری میوانەکانە بۆی من دێمە سەر هۆکارەکان ئەوەیە ئەگەر کوتێڕانینێک سەری هێزی کوردستان بکەین دوو هێزی پێشمەرگە دوو پۆلیس دوو ئاسایش دوو هەواڵگری دوو هەمووی دوو پاشان لێرە یەک کەس کەدا ئەمەزرێ بە هێزێکی چەکدار لە سنووری ئیدارەی کۆنی ئیدارەی ئێستش سلێمانی و گەرمیان ئللا ئەبێ یەکەتی بێ و لە سنووری هەولێر و دوهۆک ئللا بێ پارتی بێ بۆ ناو سوپایش نردنیشان بە ناو سوپا ئەبێ ئللا لەوانە بێ و بە ئیتفاق بێ وەکو یەکیش بینێرن ئەو فەوجێک بنێرێ ئەو سریەک بنێرێ ئەمیش فەوجێک و ئەوش سریەک بنێرێ بۆیە تاوەکو ئێستا ڕێگا نەداوە بە گەنجی کورد کە ڕۆڵەی کورد بێت نووسینگەی سەربازی لە ناو سلێمانی هەولێر و دووەک بکاتەوە هەموو لایەنەکان بچن هیچ نەبێت لە کوردستان ڕێگە نادەن کە خەڵکی تر بچێتە ناو ئەم هێزانەوە نەک خەڵکی تریش بەڵکو چەکدارێکی یەکێتی لە هەموو ڕۆکانەوە کە باس بکرد هەواڵگری ئاسایش پۆلیس پێشمەرگە بۆینە لە سنووری هەولێر و دووهۆک یەکێتی بێ لێنەی شەر وهەیە با من توخەباتەوە ئەفمکە ئێمە بەڕاستی کە نەمانتوانی لێرە دروستیکەین خۆڕێگەش نادەن بە هەمان شێوە گەنجی کورد بچێت لە سوپای عێراقیە ئەو لە ستابیسەی کە لە دەستورە حەقمان هەیە کە تەوازنی سوپا ڕابگیرێ ئێستا و کێشەیەمان نابوو و ئەگەرە و ڕێکش بکەوتنایە هێزی پێشمەرگە بەو سوپایە نیزامە نیشتمانیە بگرایە ڕەبت کرایە بە ئەنزیمەی سوپای عێراقیەوە هیچ ئەو کێشانەمان نابوو لە هەر کاتێکە ئێمە قووەتێکی گەورەمانە ئەو هێزانە و چەکانی کە باسی ئەەکەین ئێستا بە مەترسی باسی ئەەکەین ئەو کاتە بە فەخرەوە ئەمانوت
لیواکانی ئێمە فەوجەکانی ئێمە ئەوانەی سەر بە کوردستانە تیارەی F-16یان هەیە دەبابیان هەیە نەک ئێستا کاک نەریمان یەکێتی و پارتین کە غەدرەکەیان کردووە بەڵێ یەکێتی و پارتیە نیانتوانانی بۆچی یەکێتی و پارتیم غەدریان کردو تۆ وتت خەتای خەڵکە ئەوڵێ نەخێر خەتای من نەموت خەتای خەڵقە بەڵام نەوتە خەڵک ناچێتە پێشەوە خەڵک ئامادە نیە بچێتە خەتای خەڵک ئەخر ناکە کە تۆ بە شتەکان بخێنێ شوێنی خۆی چووکە گەر نەچنە شوێنی خۆی نابێت من نەموت خەتای خەڵقە من وتم خەڵک یان گەنجەکانمان ئامادە نین یعنی حەز ناکە پێی خۆشە لە شارەکەی خۆی بێ بەڵام ئەگەر من ئەگەر ئیجازەم بدەیت ینی لە قسەکانی کاک نەریمانەوە وا دەرەکەوێت بەردێکی لەو ئاسمانە بکوێتە خوار و هەر خەتای پارتیوێکێتی دەی کەوایە با خۆمان کۆکەینەوە هەڵسین ڕاکەین ینی من پێم وانە بەم شقڵە بێ بەم شێوازە نییە چونکە ئەوەی کە لەسەر ساحاکەشەیە کە بە ئۆپۆزیسیۆنی شوە وەختی خۆشی هەر بەشێک بوون لە یەکێتی و پارتی ینی هەر بەشێک بوون لەو خەڵقی ترکە ئێستاکە ینی من پێم وانە خەڵق بەو جۆرە ناکرێتەوە تەفسیری وەزع سیاسیەکە بەو جۆرە بکەیت کە خەڵک چۆکی پشتی بڵێ هیچمان پێ ناکرێ و هەمووشی خەتای پارتیۆچێتی بۆ من پێم وانەیە وا بێ کاکە ڕاستە کەم تەرخەمی و کەم و کۆڕی هەیە ئەمە 100% وایە هیچ کەسێ ناتوانێت بڵێ وانە نەخێر وایە و من پێم وایە کورد یەکە لە خاڵە هەرە گرنگەکانی کورد ئەوەیە لە کاتی مەترسیە لەسەریا هیچ شتێک لە بینیان نامێنێ هەمووی ئەبێتەوە بە یەک و باشترین دیفاعەکەن ئەمە ئەو خاڵێک کە مڵێم کورد ئینتیمای ماوە بەڵام ئەمێنێتەوە یەک خاڵ زۆر گرنگە ئێمە قسەکانمان نابێ بۆ ئاقارەدا بێ کە بەڵێ جەنگ و وەکو کاکسەروەژیتی جەنگ و شەڕ لە بەرژەوەندی ئێمەیە کاکە لە بەرژەوەندی ئێمەنێ لەبەر یەک دوو خاڵی لێدوانی بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتن کاکە شەڕ ڕوو دەدا کاکە من ئەڵێم هەموو لێدوانێکی تەشەنوج ئامێز لێدوانێکی ڕقاوی لە خزمەتی پرۆسەکەیان نیە هەتا ئاخر وشەش پێویستە تۆ سیاست دەکەی پێویستە هەتا ئاخر وشەش هەوڵ بدەی شەڕ ڕوونەدا کە شەڕ ڕوویدا ماڵوێرانی گەورەی بەدواوە دێ ئەوەی کە ئێستا لە کوردستانە دروست زۆر بە کورتی بەڵێ بمبورە ئەوەی لە ئێستا لە کوردستانە دروست بووە کە لە چاو عێراق عەرز و ئاسمانی بینە لە هەموو ڕوویەکیەوە ڕەنگە عێراقە گەر جەنگ بیانی باگەر بەلایشکە قسە بکەین ئەگەر جەنگ ببێ ڕەنگە عێراق زەرێکی وانەکە بەڵام ئێمە بە تەقاندنی یەک تۆپ ئەوەی هەمانە لە هەرێمی کوردستانە زۆربەیمان لە دەست دەرەچێت بۆ نمونە لە 25-26 کۆنسڵگەری هیچی تیان نامێنێ ئەو کۆمپانیایی کە هەن لە کوردستانە هەر هەمووی ئەڕاتەوە جۆزێتەوە جاریشکە نایێتەوە کوردستان یەکێ لە شتە خاڵە گرنگەکان ئەوەی ئێمە نابێ بەڵین شەڕ ببێ بە هیچ جۆرێک لەگەڵ شەڕبوونان نەبین بەڵام ئەمە بۆ مانایە نییە کە هاتیشنە سەری ئێمە دیفاع لە خۆمان نەکەین کەواتە کاک فەرات ئایا مافی عێراق نییە وەکو هەر دەوڵەتێکی دیکەی ناوچەکە سوپایەکی بەهێز و تۆکمەی هەبێ بەڵێ مافی خۆیتی بەڵام بە مەرجێ وەکو ئەویش ئاماژی پێکرد کاکە کورد بۆچی سڵی هەیە لەبەرەوەی لە 1920ەوە سوپای عێراق دژی کورد بەکار هاتووە مافی خۆمانە سڵمان هەبێ ترسێکمان هەبێ و ئەبێ ئەو ترسەش لە لایەنی بەرامبەرەوە بڕێ کاک سەروەر وتی ئەو سوپایە دژی کورد بوو کوردی تیانە بوو بەڵام ئەم سوپایە گەڕێژەکەش کەم بێ کوردی تایە بۆچی ڕاستە کاکە کورد دەڵێ مارەنگاز لە خشەی مارو مێروژە ترسێ ئەبێ ئەوە بۆ سیاسەتیش تەواوە ئێمە ئەبێ کورد تا ئێستا ئەو دڕدۆنیە یاخو ئەو بێسیقەیە یا ئەو سڵەمینەوەی هەرماوە ئەمە لە ناو عێراقیشا ڕاستە کاکە لە ناو عێراقیشا بۆچی ئێستا و ئەزمانە لە عێراقا هەیە لەبەرەوەی هیچ پێکاتێک لە عێراقا سیقەی بە پێکاتەکەی بەرامبەری ننراوە هەنگاویش نەنراوە بۆ ئاشبوونەوەی گشتی لە نێوان هەموو پێکاتەکانی عێراقا تاکو ئەو سڵەمینەوەی بڕێوێنرێتەوە کورد لێرە مافی خۆیەتی بەڵام نەک بگاتەوەی چۆچی بشتێ و بڵێ بەڕازی تەواو هەموو شتێک کۆتایی هات نەخێش هەموو شتێک کۆتایی کەواتە کاتیەوە نهاتۆ کە بۆ هاوڵاتیانی هەرێمی ڕوون بکەنەوە کە شەڕ ئەگەری شەڕ ئەگەرێکی زۆر لاوازە و پێویست ناکە کەس بترسێت و هاوڵاتیانی شاری کەرکووک بترسن و چیتر ئێمە ناڵێن سەیریکە کاکە ئێمە ناڵێن بترسێ ئێمە وتمان وانە بێت چۆچی بشتێ من ناڵێم وریان نەبیت من ناڵێم ئامادەکاری نەکرێت من ناڵێم خۆت حاضر نەکەیت لە هەموو بوارەکانە لە بواری سیاسی دیبلۆماسی پەرلەمانی دەستوری قانونی هزار شت بەدەستەوەی کە تۆ هێشتا بیکەی لە عێراقا بتوانی بەرامبەر ئەم سوپایە بەکاری بێت بەڵام واش کە ئەو بمبورە واش نەبێ کە خەڵک بەجارێک بتۆقێ بڵێ ئەرەوڵای تر تەواو کۆتایی پێ هاتوو وەکو جاری جاران شەڕەبێتەوە ئەوەی کاکسەرور وتی جارێکی کە لە عێراقا بەو شقڵە ڕوو ناداتەوە نابێتەوە کاک فەراد لە قسەکان تاوتت گەر بێنە سەرمان ناکرێت دەستەوەستان بین وایە بەڵێ باشە گەر هاتنە سەرمان خوا نەخواستە با بڵێین کە ئەمە دەستەواژەیەکی عەلامیش نییە هاتنە سەرمان پێشمەرگە شەڕی کرد ئایا ئەمە شەڕێکی دۆڕاو دەبێت
کاکە زۆر بە کورتی تکایە. کاکە من پێت بڵێم لە کوردستانە ئێمە نامانەوێت لە عێراقا و بەتایبەتی لەگەڵ کورد نامانەوێت هیچ جۆرە شەڕێک ڕوو بدات چونکە ئەم شەڕە لە قازانجی کورد نابێ بە هیچ جۆرێک. زۆر سپاس بینەرانی عزیز ئێستا کاتیەوەیە ئەو میوانە عزیزانە پرسیارەکانیان ئاراستە بکەن. منیش یان محەممەد خوێنکاری زانستە ڕامیارەکان لە چەمچەماڵ پرسیارێکم ئاراستی کاک بەڕێز حاکم هەیە تۆ دەڵێی گەنجەکانمان ئامادەنین بێنە پێشەوە بەڵام تۆ ئەوە نازانی کاک حاکم کە ئێمە ئەومان کردو بە نوێنێر لە کاتێکدا کە هەردوو وەزیری دەرەوە وەزیری بازرگانی کە لەگەڵ مالیکیا بوون ڕۆشتون بۆ رووسیا بۆ ئەوەی کە گرێبەست بەسن ئایا بۆ هیچ هەڵوێستێکیان نەبوو لەو کاتەیە کە نەچنە کۆبوونەوەکانەوە ئەوە ناگەێنە کە کوردی لای خۆشمان لەو کاتەیە گەندەڵ بوون دارێکیشم ئاراستە بۆ کاک نەریمان عەبدوڵڵا بەڕێز تۆ ئەڵێی عملیاتی دیجلە ئۆپەراسیۆنی عملیاتی دیجلە دەستوریە چی دەستوریە لە کاتێکدا بەڕێز کاک نەوشیروان خۆی سەردانی کەرکووک دەکات دەڵێت من بە هەموو شێوێک دژی ئۆپەراسیۆنی عملیاتی دیجلەم کامەیە ئەو دەستوریە کە تۆ باسیەکەیت پرسیارکم بۆ کاک فەری قادر بە هەموو باشیانی کە باسان کرد بەڕێستان سەبارەت بە حکوومەتی ناوەند باش ئەو ترسە چییەکەوا لە دڵی کووردا دروست بووە کە ئێوە وەک نمایندەی کورد وێنێکی خراپتان پیشان بە کورداوە سەبارەت بە حکوومەتی ناوەند و بەتایبەت بزاد نووری مالکی سکان خۆش کوردستان ساڵە خوێنکاری قۆناغی چارەمی ئەنم سیاسە لە چەمچەماڵەوە من پرسیارەکەم بۆ حاکم فەرهادە باسی ڕێژەی کورد لە سوپای عراقیدا کە لە ئێزادا ئەو ڕێژانی لێرەدا باسان کرد لە ساحە و لە ساسێ ئەڵێ کورد یان کورد خەتای خۆمانە لە کاتێکا کە ناچینە ناو سوپای بڵێ عراقیەوە چ زەمانەتێک دەکرێت بۆ ئەوی کە کوردێک کە دەچێتە ناو سوپای عراقیەوە تێدا بمێنێتەوە و بەردەوام بێت و کاری تێدا بکات لە کاتێکدا دەبینین مێژوو سوپای عراقی خانەتێکی لە کورد بەرامبەر بە کورد بە درێژای مێژووە مەڕوون بۆتەوە هەروەها کاگنەریمان باسی ئەوەی کراڵە لە 2004 کاتێک کە چوومەتە عێراق لە 16 کورد بووە بڵێن لەو سوپای کە لەو بەشێک کە ئیشی تیا کردووە بەڵام لە ئێستادا نەماوە ئەو بۆ چوە لێ هاتووە زۆر سپاس. ئێسێوە ئەحمەد خوێنکاری قۆناغی چوارەم پرسیارێکم بۆ کاک فەرهادەیە کورد لە دوای ڕاپەڕینەوە بۆچی استراتیجی سەربازی نییە بۆ نمونە کردنەوەی پەیمانگا ئاکادیمیەکان یا خوشوێنێک بۆ پێکاندنی کادیران ئەگەر هەش بێ زۆر کەمە چونکە بینین زۆربەی ئەو ئەفسەرانەی کە ئێستا لە ناو هێزی پێشمەرگیان ئەبینین زۆربیان نەخوێنەوەر نییە خودت شارەزایەکی زۆر کەمیان هەیە. پرسیارێکی تریشم بۆ کاک نەریمان ئەوەیە مالیکی ئەڵێت بە بەڵگەوە لامەکە چەند سەرکردەیەکی کورد پەیمان نامیان واژۆ کردووە لەگە چەند وڵاتەیەکی دراوسێ بۆ کڕینی چەک بۆ پڕچەکردنی هێزی پێشمەرگە ئایا پڕچەکردنی هێزی پێشمەرگە لە ڕووی دەستوری و یاساییە و ئایا ئەمە ڕاگەیاندنی جەنگە دژ بە هێزی دیجلە؟ ژالیان کەریم خوێنکاری زانستە ڕامێرەکان من پرسیارێکم بۆ کاک حاکم فەرهاد و کاک سەروەر بۆچی سەرکردایەتی کورد لە بەغدا پێشبینیکی وای نییە بۆ ڕووداوانە کە ڕوو ئەدات بۆچێ بێت هەر ڕووداوێت کە ڕوو ئەدات دە پاشەوەی کە ڕوو ئەداتەوەکەینە ناو حاڵەتێکی زۆر خەڵکی کوردستانە بێت لە حاڵەتێکی مەترسی و لە حاڵەتێکی دوودڵی دڵە ڕاوکەیە بێت پاشان بیر لەوە بکرێتەوە کە چۆن کارەکە چارەسەر بکرێت بۆچی پێشبینی ناکرێت کە ئەمە یەکەم جار نییەوە ئەوتی کورد هەیە بەرەو ڕووی شتی کتوپڕ ئەبێتەوە و ئەمە حاڵێکی لە ناکاویش نییەوەتی کورد هەیە حاڵی خراپی بەسەر هاتووە لە ئەوە پێشبینی بکرایە و پرسیارێکی تریشم هەر بۆ حاکم فەرهاد مالکی بەپێی بەکارهێنانی بەپێی ئەو پۆستی کە هەیەی مادێکی دەستور بەکارەهێنێت بۆ ئەوەی کە مافی ئەوەی هەیە بەپێی پۆستەکەی کە بتوانێت هەموو هێزە چەکدارەکانی عێراق کە ڕسمین مافی جوڵاندنیانی هەیە ئایا ئێوە هەڵوێستان چیە بۆ ئەمە ئایا ئێوە بیرتان لە چی کردوتەوە یان سەرکردایەتی کورد چی ئەکات بۆ ئەوەی کە مالکی نەتوانێت بە شێوەیەکی خراپ کە تا ئێستا توانین بڵین تا ڕادەیەک خراپ بەکارهێنانە بەڵام ئەمە شتێکی ڕسمی نییە بەڵام چۆن ئەتوانن وا بکەن کە عەرەب و مالکی بەتایبەتی نەتوانێت کە هێزە چەکدارەکانی عێراق بە خراپی کورد بەکاربهێنێت. سوپاس. بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و بەرنامەکەمان بەردەوام دەبێت.